خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایەم شەوتان پێشکەشەکەین. دوای چاوەڕوانیەکی زۆر هەفتەی ڕابردوو دوای دوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا موچە دابەشکرێت تا ئێستاش تەنیا موچەی وەزارەتی تەندروستی دابەشکراوە. تا ئەم ساتانە خەڵک چاوەڕێکە ئاخۆ لیستی موچەی سبەی چ وەزارەتێکە و کێ موچە وەرەگرێت، بەڵام تا ئێستا ڕوون و ئاشکرا نییە. ئەم هەفتەیە چەند وەزارەت موچەی پێدرێت، ئایا پرۆسەی دابەشکردنی موچە بەردەوام بێ، هۆکارەکانی بەڕێوەچوونی سستی موچە چییە؟ ئێمە میشە پرسیارەکەین کە هیچ شۆکێکی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان نەبووتەوە بۆچی پرسەکە بەو شێوەی لات. لە کاتێکی لە هەمان کاتدا نرخی نان و بەنزین گران بۆەوە، نرخی نەوت گران بۆەوە، کۆی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان گران بۆ. چارەسەر چییە بۆ ڕێگریکردن لە گرانبوونی و لە وەستاندنی لە شوێنێک کە زیاتر کاریگەری لەسەر گیرفانی خەڵک و ژیانی هەژاران نەکات. هەموو وردەکاریانم شەو بە ڕاشکاوی لە ڕێگەی میوانەکەمەوە بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکەین. مامۆستا بەخێر بێ. زۆر بەخێر بێ، سوپاس دەکەم. لەوە دەست پێ بکەین مەسەلەن خەڵکێکی زۆر چاوەڕوانی لیستی موچەیە، مەسەلەن چاوی لە دەمی حکوومەتە پەرلەمانتارانە بە دواداچوونەکانیان تایبەتی لیژنەی دارایی مەسەلەن سەبەب چییە؟ مەسەلەن گەیشت بە 45 چەند ڕۆژێک بەڵام هێشتا بەو شێوە گەرم و گوڕێ موچە دابەش ناکرێ. زانیاریەکان لای بەڕێستان چی؟ بەڵە بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سوپاس کاکزانە، دەستخۆشی لێ یەکەم کە هەم جەنابت هەم کورسات کە بە کەسێکی جیاواز لە یەکێتی بانگێشتەکەن و جیاوازی قبوڵەکەن و ڕەخنە لەسەر حکوومەت و دامەزراوەکەی کە یەکێتی یەکێک لە پێگەنەرە سەرەکیەکانی تێگرن. ئەمە جێگەی ڕێزەوە هیوادارم بە بەرژەوەندی خەڵکیش بشێگومانێرەمی بەری خەڵکە دەستان خۆش بێخوا. طبعاً سەبارەت بە موچە کاکزانە بەڕاستی هیچ بارودۆخێکی نائاسایی لە هیچ سەرچاوێکی داهات نییە. موچە بەچی دابەشەکرێ؟ بە سەرچاوەکانی داهات دابەشەکرێ. ئەگەر 200 ملیار لە بەغداوە نەهات ئەوە بەرزبوونەوەی ڕێژەی نەوت، نرخی نەوت لە بازاڕەکانی ژیان ئەمەی پڕ کردوتەوە و لە گومرگەکانەوە چالاکی گەورەی ئابووری هەیە و جموجۆڵێکی گەورەی بازرگانی هەیە و بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو لەم ساڵدا لە 6 مانگی ڕابردووە و 2 ساڵیشی کەوتووە 2 مانگیشی کەوتوتە 2022 چالاکی و جموجۆڵی ئابووری لە گومرگەکانەوە زیادی کردووە و لە باجیشەوە بە هەمان شێوە لە ڕسوماتیشەوە هاوکاری هاوپەیمانانیش بەردەوامە. ئەوەی هەیە بەڕاستی پەیوەندی بەو ئیدارە خراپەوەیە کە بەداخەوە ئەمەی کە تۆ باسیەکەی کە من و تۆیین کەناڵێک نزیکەی 45 دقە باسی موچەیەکە، ئەوە نقطەی شکستە بەڕاستی لە هەر کابینەوە حکوومەتێکە. موچە مافێکی یعنی وەکو بڵێ تەحسیل حاصڵە، مافێکی مقننە، بە یاسا ڕێکخراوە و مەفروض وایە حکوومەتێک ئەگەر نەیتوانی ئەرکێکی لەم جۆرە جێبەجێ بکە بە هەر هۆکارەکە هەرچی هەبێ و بگەڕێتەوە بۆ چارەسەرێکی ڕێشەیی. چارەسەر ڕێشەیەشەوەیە کە ئەم حکوومەت و دەسەڵاتە مڵکی خەڵکە کاکزانە. 30 ساڵ لەمەوە پێش خەڵک ڕاپەڕینی کرد، نەهات وڵاتەکە بتاتە دەست گروپێک لە خەڵک لە مەسەلەن 2 حیزبی سیاسی یا 3 حیزبی سیاسی یا 4 حیزبی سیاسی بۆی چۆنیان بێ ئاوا بەڕێوەی بەرن. نەخێر، ئەم دەسەڵاتە و ئەم با بڵێن تواناشکانە بە سەرچاوەکانی داهاتە کە ئێستا لە ژێر دەسەڵاتی هەم حکوومەت هەم هەردوو حیزبی دەسەڵات و ئێستەیەکی گۆڕانیش بەشدارە لەگەڵیانە لە بنەمایە مڵکی خەڵکەوە ئەبێ بە ئەمانەتەوە تەسەڕفی پێوە بکەن و ئەبێ بە یاساکان بێ. کاتێک ناتوانن بەم جۆرە ئەرکەکانیان جێبەجێ بکەن ئەبێ بگەڕێنەوە بۆ خەڵک. بێگومان خەڵک لە ڕێگەی پەرلەمانەوە بێنە پەرلەمان بڵێن کاکێ من نەمانتوانی حکوومەت بەڕێوەبەرین بەو جۆرەی کە لە یاساکانە هاتووە و ئێمە ئەم دەسەڵاتە ئەگەڕینەوە بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان با بڕیار بدات چ جۆرە حکوومەتێکی بێ بۆ ئەم قۆناغە شیاو بێەوە گونجاو بێەوە بتوانێت بە ئەرکەکانی سەرشانی هەستێ. کاک زانا ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی گەشتوونەتە دۆخێک ئیترە بێت نقطەی کۆتایی دابنرێ، یعنی دەرفەتی تیانە بە جۆرێک کە بە تایبەت دوای بڕیاری محکەمەی ئیتیحادی لە دۆسیەی نەوتا ئیتر کاتی ئەوەیە ئەو بەڕێزانی لە کوردستانە دەسەڵاتیان لایە حکوومەتن، سەرۆکی حکوومەتن، جێگری سەرۆکی حکوومەتن بە تایبەت 5 کەس کە ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازن، دوانیان لە پارتی، دوانیان لە یەکێتی، یەکێکیان لە گۆڕان بڕیاری کۆتایی لەسەر دۆسیەی نەوت بدەن.
چونکە بەم جۆرە ئیدارەدانی نەوت بینیمان کە نەتوانرا ئەرکە سەرکیەکانی خۆیان لە دۆسی نەوتا جێبەجێ بکەن و نەوت بکەنەمای خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان بۆ بودجەش لە بەغداوە نایەت ئێستا زۆر باسی ئەو مەلەفە بکەین بەڵام سەرچاوەکانی مانگانەی کە وەکو لیژنەی دارایکە ڕۆن لە وەزارەتی دارایی پرسیارەکەن بۆ موچە چەند سەرچاوی داراییە بۆی تاکۆ ئەکرێتەوە موچەی پێ نەوتە سەرکیەکەی نەوت بە یەک بڕی گوژمەیەتەوە طبعاً بەداخەوە وەزارەتی دارایی ئاگای لە دۆسی نەوت نییە بە هیچ جۆرێکی چۆن دەرەهێنرێت چۆنە فرۆشتێت چەند فرۆشتا داهاتەکەی چەند بوو چەندی بۆ کۆمپانیاکانە بۆچی ئەوەندەیە گەڕێتەوە ئاگای لە هیچ نیە کە مەفروض وایە ئەمە نابێت لە کاری حکومەتداریە شتیوانیە وەزارەتی دارایی مەرجەعە و تاکە وەزارەتە کە دەسەڵاتی ئەوەی هەیە بە پێی یاسای ئوسوڵی مەحاسەبات کە لە 1940ەوە دەرچوە کاکزانە ئەو قانونە تا ئێستش لە عێراق وەرێمی کوردستان کاری پێکرێ و هێندێ بنەمای تایە بنەمای چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتی ژمێریاری و دارایی و داهات و خەرجیەکان هەر ئەوانن تا ئێستش لە سەری ئەڕۆن بەپی ئەو بنەمایانە وەزارەتی دارایی ئەبێ خەرجی بۆ وەزارەتەکانی تر بکە ئەبێ ڕەزامەندی بدا ئەبێ یاسای بودجە ڕێکخە بە هەماهەنگی و گفتوگۆ لەگەڵ وەزارەتەکانی تر وەزارەتی دارایی ئاگای لە دۆسیی نەوت نییە کە سەرچاوێکی گەورەیە وەک وەزارەتی نەوت ئاگادار نیە خەڵکیش ئاگادار نییە و پەرلەمانیش ئاگادار نییە لە نەوتەوە بڕێکی گەورەی داهات یەتە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەم نەوتە وەکو ڕێژەیەکی جێگیر وایە لە کاتێکە نرخەکەی جێگیر یعنی مانگانە تاوەکو ئێستاش نزیکەی 350 میلیۆن دلار ئەوش ئەڵێن کاکزانە خۆی مەفروزە حکوومەت سیستەمێکی هەبێت نەک سیستەم ئەبوو یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان جێبەجێ بکە کە بەپی ئەو یاسایە ئەبوو سندوقێک دروستکەن ئەم سندوقە بەردەوام داهاتی نەوتی بۆ بگەڕێتەوە و شەفاف بێ خەڵک ئاگاداری ئەم سندوقە بێ ئێستا لە بەغدا طبعا ئێمە کە بەراوردی هەرێمی کوردستان و بەغاکەین لەبەرەوە نیە بڵێن بەغا وەزعی زۆر باشە و گرانی نییە و با بڵێن بێکاری نییە و هەژاری نییە و خەدەمات باش نا ئەمانە بەراورد ناکەین بەڵام گونجاوترین چونکە ئێمە نزیکین لە ڕووی یاساییەوە لە چوارچەوە یەک دەوڵەتین نەوت بە هەمان سیستەم و شێواز دەرێنین بەڵام بەغدا کۆمپانیایەکی دروست کردووە ناوی ناو کۆمپانیای سۆمۆ زانیاریە سەرەتاییەکان لەسەر فرۆشتنی نەوت مانگانە ئۆتۆماتیکی بە شێوەیەکی ئاشکرا عەلەنی هەموو کەس دەتوانێت بچێتە وێبسایتەکان بزانێ ئەم مانگە چەندی نەوت فرۆشتووە داهاتەکەی چەند بووە و بە کێشی فرۆشتووە بەس لە هەرێمی کوردستان ئەمە دیار نییە 6 مانگی ڕابردوو تەنها 350 میلیۆن دلار گەڕاوەتەوە باشە نەوت ئەکرێت بە 50 دلار بێ 55 بێ 60 بێ 70 بێ 80 بێ 90 بێ ئەمە یعنی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان لە هەرێمی کوردستانە داهاتی نەوت لە 6 مانگی ڕابردووە بۆ عێراق کاکزانە با من ئەمە ئەرزی جەنابەت 112 دلارە بەڵام نەمن و نەتۆ نە هیچ کەس لە کوردستانە نازانێت نەوتی کوردستان بە چەند فرۆشتا هەتا دوای 7 مانگی تر ئەویش هێن لێزانیاری سەرەتایی کۆمپانیای دیلۆ داشکرایەکە کە ئەمە سەرپێچی یاسا و ڕێنماییەکانە تەجاوزی دەسەڵاتە پێشێلکردنی مافی خەڵکە نەوت مڵکی خەڵکە یعنی ئێسک و پرووسکی ئینسان لە وڵاتەی ئێمە بۆتە ئەو نەوتە بە ملیۆنان ساڵ نەک بە ساڵێک و دوان و ئەوانە نا بە ملیۆنان ساڵ تا ئەو نەوتە دروست بووە و ئەو نەوتە مڵکی خەڵکی کوردستانە هی ئەم نەوەیشنانەوەی داهاتوش بۆیە بەم جۆرە تەسەڕوفێوەکردنی بەڕاستی تاوانە بەرامبەر بە خەڵکی کوردستان لە 6 مانگی ڕابردووە داهاتی نەوت لە عێراقا لە 6.74 ملیار دلارەوە گەشتۆتە 8.54 هەر مانگێک دیارە چەند چۆتە سەری لە کاتی بەرزبوونەوەی نرخەکانە ئەی نەوتی کوردستان ئەمە دیار نییە تا ئێساڵێن 350 میلیۆن دلاری کە نزیکەی 512 میلیارد دیناری بەڵام لە ڕاستیاوان نییە چونکە ئێمە هەمومان نەخێر چونکە ئێمە زانین ئەگەر ئەو 500 میلیارە بێت ماوسا بەڵێ ئەگەر ئەو 500 میلیارە بێت 400 میلیاری تر ئەمێنێ خۆ بە داهاتی سلێمانی و هەولێر و هاوپەیمانان و ئەو چەند مانگیش بوو بە هەڵسەنگاندنی من بە لێکدانەوەی من داهاتی گومرگ لە ئێستا 300 میلیارد دینارە بە هەموو کوردستان بەڵێ ئەوە سیاسەتی هەڵەی بەڕێوەبردن قۆڕەخکاری کۆمپانیاکاری بۆتە هۆیەوەی کە لە 300 میلیارەوە بێتە نزیکەی 150 میلیارد دینار و بێکومان کە تۆ 13 کۆمپانیا بە نەیاسایی دانەی لەسەر خاڵە گومرگەکان لەوێەوە وەکو زەرو خوێنی ئەم میلەتە بمژن داهاتی گومرگەکان نیوەی لەوێەوە ئەڕوا بۆیە ئەگەر داهاتی گومرگ داهاتی باج داهاتی نەوت بە پێی یاسا مامەڵی لەگەڵ بکرێ ئێستا لە کوردستانە لانی کەم وەڵام دەرەوەی خواستە سەرەکیەکان ئێمە ناڵێن هەموو کێشەکان چارەسەرەکە چونکە کاتێک کێشە
لە ئاستی تمۆحی خەڵکی کوردستانە چارەسەرە بێ بەڕاستی ئێمە سیستممان هەبێ یاسامان هەبێ بەڕاستی حکوومەتمان هەبێ بەڕاستی پەرلەمانمان هەبێ بتوانێت محاسبەی حکوومەت بکە دیوانی چاودێری دارایی کارابێ دەستەی نەزاهە کارابێ هەموو ئەمانە بەیەکەوە ئەتوانن وڵات و حکوومەتێکمان هەبێ کە لە ئاست چاوەڕوانی خەڵکا بێ بەڵام ئەگەر لانی کەمی ئەوەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە داهاتەکان لە نەوت و گومرگ و باج ڕسوماتەوە کۆ ببنەوە بچنەوە خەزیانی گشتی بەدڵنیاییەوە لانی کەم موچەوەکو خۆی دابەشە بێت مانگانە سی ڕۆژجارێک و ئەم پەکخستنی فەرمانگە و خزمەت گوزاری و پرۆژەکان مامۆستاوە ئێستا لە ئێستای کورسات نیوسێ ئێستا ئەوە مژدەیەکی گەورەی وەزارەتی دارایی هەرێم سبە یەکشەمە موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دابەش دەکرێت ئەو بەڕاستی عیبەیە پێشمەرگەیەک سی ڕۆژ من پێم خۆشە دینارێک بچێتە گیرفانی هەر هاوڵاتیەک لە کوردستانە بە هەر ناونیشانێک بەڵام بەداخەوە تۆ بینی موچە کە ئەم حکوومەتە خۆیان چەندین جار زۆرینەی بەرپرسەکانیان هاتنە پەرلەمان بۆ میدیاکان ئیعلانیان کرد وتیان ئێمە لە 25 مانگ دەست پێکەین لە یەکی هەموو مانگێک کۆتایی پێێنین کوا بەڵێنەکەیان کوا ئەو هەموو بەڵێنەی بە خەڵکیاندا بۆیە تا بەم جۆرە ئیدارەی سەرچاوەکانی داهات بکرێ و حیزب لە بری بیرکردنەوە لەوەی بەرژەوەندی گشتی بەدی بێنێ حیزبەکانی دەسەڵات بیر لە بەرژەوەندیەکانی خۆیان بکەنەوە موچە هەر هەواڵی بە پەلەی لەم جۆرەیەکە لە کەناڵەکەی ئێوە ئێستا نووسراوە سبێنێ موچەی ئەوە ئەوستا هاوشارە لەگەڵ حەدەسە جیهانیەکان مەسەرەن کە تۆ لە بە ئێستای نووسیەمە هێدلاینی ئەو ڕۆیە بزانێ هێدلاینی وڵاتان چییە هێدلاینی ئێمە چییە باشە ئەمە مساوی زانیاری هەبێ بە هەر لەسەر ئەو بابەتە پێت وایە ئەم هەفتەیە تا کۆتایی چەند وەزارەتێکی تر دابەش بکرێ بە قسەی خۆیانەوەی کە بە ئێوان وتبێ ئەوەی کە لە بیستومەتەوە لە طبعاً بەداخەوە حکوومەت ئەبێت حکوومەتی مەسئولیت بێ کاتێک حکوومەتی مەسئولیەتە و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و وەزیری دارایی بە بەردەوامی وەڵامدانەوەیان بۆ پەرلەمان هەبێ ئێمە پرسیارەکەین دوای 7 ڕۆژە بێ پرسیارەکە وەڵام بدرێتەوە مانگێکی پێچێ دوانی پێچێ سیانیشی پێچێ وەڵام نایەنەوە حکوومەتێک بۆ جۆرە بێ پەرلەمانتارەکەی ناتوانێت زانیاری دەقیقی لابێ و من ئێستا ئەم شێوازەی بەڕێوەبردن لە کوردستانە بۆتە هۆیەوەی وەزیرەکانیش زانیاریان لانیە گروپی بچووک لەناو حکوومەتە لەناو دەسەڵاتە تەنها ئەوان ئاگادارن داهات چەنە و ئەتوانن موچە بدەنیاننا و ئەم هەفتەیە موچە دابەشەکرێیاننا بەم جۆرە ناتوانین کاکزانە بەردەوام بین حکوومەت بەم جۆرە ئیدارە ناکرێ کاکزانە ئێمە 30 ساڵی ڕێککە ڕاپەڕینمان کردووە ئێستا ڕۆژانی ڕاپەڕین یادەکەین ئەگەر دابەشیکەین بەسەر سێ دە ساڵیە کە دۆخی ئابوووریان تیا جیاوازە سیمای هاوبەشیان هەیە کە تۆ دیراسی شتێگەکەی ئەبێ پۆلێنیکەی 10 ساڵی یەکەم لە 1991 تا 2001 و 2 ساڵی کەشی بخینە سەر تا 2003 ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەغدانە بوو سەدام لەسەر حکومڕانی بوو لەناو خۆیان ئیدارەیەکرا بینیمان دۆخێکی زۆر خراپ شەڕی ناوخۆکە ئیشەڵڵا نایەتەوە و میلەت بەڕاستی لە محنەتێکی گەورا بوو 10 ساڵی دووەم لە 2003 بۆ 2013 10 ساڵی خێرخۆشی بوو موچەوە خۆیان درا و بەداخەوە خراپیش مامەڵی لەگەڵ کرا لەگەڵ داهاتەکان ژمارەیەکی زۆر مەناڕەوە خەڵک خانشین کرا کرایە خاوەنی موچە خەڵک کرایە خاوەنی دوو موچە و تەجاوزی زۆر گەورەش کرا هێشتا بەوەش بەشی خەڵک هەر هەبوو 2003 بۆ 2013 بۆ چکە لە بەغاوە پارە هات و بێجگەلەوەی کەزاگای لە داهاتی ناوخۆش نەبوو و ئەو پارەی لە بەغداوە ئیجابیاتەکەی چیە کاکزانە ئیجابیاتەکەی ئەوەیە دیارە مەسەلەن ئەم مانگە لە بەغداوە 1 تریلیۆن بێ 200 میلیارد دینار بێ خەڵک هەموو ئەزانێ کە ئەم مانگە ئەو بڕە پارە هاتووە بەڵام لە ناو خۆ داهاتەکان لەبەرەوەی نادیارن ناچنە گیرفانی خەڵکەوە ئەوەی لە بەغداوە لە 2003 بۆ 2013 هات سەرڕای ئەوەی گەندەڵی گەورەی پێکرا چونکە نزیکەی 100 میلیارد دلار لەو 10 ساڵە هات هەرێمی کوردستان 100 میلیارد دلار وڵاتێکی پێدروستەکەیتەوە ئەمان توانی ئەتوانرا دەسەڵات قەرەبووی هەڵەبجەی پێ بکاتەوە قەرەبووی ئەنفالی پێ بکاتەوە لادیەکان ئاوادان کاتەوە پرۆژەی گەورەی پیشەسازی و بازرگانی بنیاد بنێ هەرێمی کوردستان کاتە خاوەنی ژێرخانێکی ئابووری نەک نەیان کردە خاوەنی ژێرخانی ئابووری تەنانەت نەیانتوانی ئاوی خواردنەوەی پاک بۆ هاوڵاتیەکان دابینکەن ئێستا ئێمە کە بەرەو یادەکانی ئەنفال و لە یادەکانی ڕاپەڕینانە و بەرەو یادەکانی ئەنفالەچین خەڵکی چەمچەماڵ کە زۆرترین کە سوکاری ئەنفالیتە ئاوی خواردنەوەی نییە بۆیە لە 10 ساڵی 2003 بۆ 2013 پارەیەکی زۆر هات سەر ڕای گەندەڵیەکی زۆر هێشتا بەشی خەڵک هەبوو لە 2013 کاک زانە لە 2013 بۆ 2022 کە نزیکەی 10 ساڵەکە ئەویش ئابووری سەربەخۆ
پشتکردنە بەغدا و نەوتی خۆیان فرۆشت لە هەرێمی کوردستانە ئەنجامەکەی ئەمە بوو لەم 9 ساڵەی ڕابردووە ئەنجامی ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت و وازێنان لە بەغدا ئەمە بوو کە ئێستا ئەیبینین یەکەم حکوومەت لە ماوەی 7 ساڵی ڕابردووە نزیکەی 2 ساڵ موچەی موچەخۆرانی لایە 2 ساڵ موچەی موچەخۆران هیچ هاوکاری و قەرزێکی بۆ نیشتەجێکردن و عقار نییە بۆ بێکار نییە بۆ گەنجان نییە بۆ خوێندکارانی زانکۆ نییە بۆ پرۆسی هاوسەرگیری نییە بۆ یەکەی نیشتەجێبوون نییە بۆ کەسوکاری شەهید نییە کە ئێمە زانین ئەوە 4 ڕۆژی تر یادی هەڵەبجەیە کە یادی سی و ئەوەنە هەمین ساڵ یادی هەڵەبجەیە هێشتا کەسوکاری شەهیدان هەر هەمویان یەک پارچە عەرزیان پێ نەدراوە هێشتا هێندێکیان ئێمە بەشێکیان وەریان گرتووە 2 بەشیشیان خانوویان بۆ دروست کردووە بەس بیکەی بە 3 بەشەوە بەشی سێمیان نە زەویان پێدراوە نە خانووشیان بۆ کراوە باشە ئەوە ئابووریە سربەخۆکەت بوو ئێکەواتە شکستت خوارد لەم شێوازی بەڕێوەبردنە نەوت لە بری ئەوەی بکەیتە مڵکی خەڵک کردتە مڵکی کۆمپانیای بێگانە وڵاتی بێگانە کۆمپانیای خۆت و لەگەڵ کۆمپانیا بیانیەکانە لەگەڵ وڵاتانی بیانە خۆشت سوودمەند بووی ئێمەی بینین شێوازی ژیانی حیسبەکانی دەسەڵات و کوڕ و مەسول و بەرپرسەکانیان نەبینین چۆنی لە سای نەوت و گەندەڵی و قۆرەخکاری و قاچاقچێتی ئێستا بوونەتە خاوەنی ژیانێکی شاهانە و میلەتەکەش بەم جۆرەیە کە ئێستای بینین کە زۆرینەی زۆری لە ناو میحنەتێکی گەورایە کاکزانم بۆیە سیاسەتی ڕاست و دروست ئێستا ئیتر ئەبێت هیچ کاتێکی تر بەزایە نەدرێ و قەراری کۆتایی یعنی مامۆستا من ئێستا وەکو بەرنامەیەکە لە تەلەڤیزیۆنێکی فەزاییە ئەندامێکی لیژنەی دارایی ئەڵبەتە من ئەوە بۆ ئەوەی هینی جەنابەت ناجەڕمەوە کە زانیاری ئەوەیە تەنانەت وەزارەتی دارایی پێناڵێ تا پێنجشەمە چەند وەزارەتیش موچە وەرەگرێتەوە ناتەوێ بیڵێ بە قەلەقی چکە لێیان دڵنیانیت چی ئەگەێنێ هەر ئەوە ئەگەیەنێ کە بەڕاستی داهاتی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمینانیە و بەڕاستی ئەم شێوازە حکومڕانی ئەم شێوازە بەڕێوەبردنە کۆتایی هاتووە و میلە دەبێ قسەی خۆی تیا بکە خەڵک بێدەنگ نەبێ چارەنووس و ئایندەمان بەستراوەتەوە بە شێوازی بەڕێوەبردنی ئێستەوە و ئەبێ ئەم حکومڕانیە یەکەم لە ناو خۆ ئیتر کۆتایی پێ بهێنرێ بەم جۆرە ئەگەر قابلیەتی ئەویان هەیە گۆڕانکاریەکی ڕێشەیی بکەن حیزبەکانی دەسەڵات و پێکهێنەرەکانی حکوومەت گۆڕانکاریەکی ڕێشەیی بکەن لە ناو خۆوە بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن خاڵێکی تر لەگەڵ بەغدا بێ بکەونە گفتوگۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا بۆ ئەم قۆناغی ئێستا هەرێمی کوردستان لە تیاچوون ڕزگارەکە و ئەگەر بێت و بەم عینادیە بەم سەرکەشیە بەم یاخیبوونە لە هەولێرەوە لێدوان دژی بەغابەی تۆ بە گیرفانی خاڵی لێدوان دژی بەغدادەی بەغدا ئێستا ئەو بەغدا وێرانە گیرفانی خاڵی خەڵک بەڵە خۆیان گیرفانیان پڕە گیرفانی خاڵی حکوومەت خەزێنی گشتی مڵکی خەڵکە بێگومان ئەگەر نا ئەوانەی کە بە گەندەڵی پارە پێیاکەن بەداخەوە لە کۆتاییە خۆشیان نابنە خاوەنی لە حسابانکی وڵاتان دایانێن کە ئێمە بینیمان حسابانکیەکانی سەدام و قەزافی و ئەوانە خۆشیان ئیسفادەیان لێ نەکرد چ جایەوەی خەڵک و میلەت لە بەغدا ئێستا زیاتر لە 6 ملیار دۆلار یەدەگی هەیە تۆ چیت هەیە لەگەڵ بەغدا ڕێک ناکەوی پاشان ئێمە لە چوارچەوەی بەغدا لە چوارچەوەی دەستورێکا بەیەکەوەین سەرۆک کۆمار کوردە جێگری سەرۆکی پەرلەمان کوردە وەزیرت هەیە شەڕ لەسەر پلە و پۆستەکەی بزانە چۆن ملی یەکتریشکێنن لەسەر سەرۆک کۆمار لە کاتێکا کە نەریتێکیش هەبووە سەرۆک کۆمار هەر چەند هەمیشە لای یەکێتی بووە کە ئەگەرچی من پێم وایە سەرۆک کۆمارێک لێ کورد بێ بەڵام ئەم دوو حیزبەی دەسەڵات بەیەکەوە لەسەر پلە و پۆستەکان شەڕیانە لە بەغدا لە بریەوەی شەڕیان بێ لەسەر بەرژەوەندی خەڵکو و ئابووری و ژیانی خەڵک ئەگەر نەوتەکە لانی کەم لە کۆمپانیا بیانیەکان گەڕە لە کۆمپانیەکانی خۆماڵی گەڕێوانە هەر لانی کەم بە بەرزبوونەوەی نرخەکەی داهاتەکەی زیاد بکرد مەسەلەن لانی کەم مانگ و نیوێکە لەسەر و $80 تا ئێستا ئەم لە حزەیە $112 و 30 شتێک سنتە باشە نەئەکرا بگاتە نزیکی 600 ملیار دینارێک و 100 ملیاری ناخۆش مڵە فەرموکەکە موچەکە هەموو پێوەرێک ئەبێ لە مانگی 1 و 2 600 ملیار داهاتی نەوت بوو بێ بە هەموو پێوەرێک بە ڕقەمەکانی خۆیان بەم دۆخی ئێستا خراپەی سولویەکەی کە خودی سەرۆکی حکومەت بەڵێ ئێستا من با ڕوونی کەینەوە بۆ بینەرانی بەڕێز لە مانگی 3
بە نزیکەی بە 100 شتێک دلار نەوت فرۆشراوە تا 112 ڕۆیشت، دلار تا 130 130 ئەوانە گریمان بە 100 دلار نەوتی هەرێمی کوردستان فرۆشراوە جیاوازی دایمەن جیاوازی حوت هاش 10 دلار دلارێکی بەڵێ گریمان بە 100 دلار نەوت فرۆشراوە بە 100 دلار فرۆشرا بێ نەوتی هەرێمی کوردستان بە پێی ژمارەکەی سەرۆکی حکوومەت کە ستافەکەی ژمارەیەک وەزیر هاتنە پەرلەمان لە 142یان ود نەک لە 141 تۆ تەماشا ئەم دژیە یعنی سەرۆکی حکوومەت لەم ڕۆژانە ئەعلانی کرد وتی لە 141 دا دەگەڕێتەوە خەزانەی گشتی ستافێک لە ئەنجومەنی وەزیران 5 دانە وەزیر هاتنە پەرلەمان لە مانگی 6 ساڵی 2021 وتیان لە 142 وەگەڕێتەوە طبعا ئەمە فەرقێکی زۆر گەورەیە کاکزانە ئەم دوو ڕقەمە لە لای سەرۆکی حکوومەت لەگەڵ ستافەکەی وەزیرانە کە هاتنە پەرلەمان جیاوازیەکەی مانگانە 7 ملیار دینارە ئەمڕۆ من بە حاسبە حسابم کرد ڕقەمێکی گەورەیە بۆیە بە پێی داهاتی ئەمڕۆ بە پێی ڕقەمەکانی خۆیان لەم دۆخەی ئێستەیە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بە 100 دلار فرۆشرا بێ و گریمان زیاتر نییە لە 141 بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و لە 159 بەو جۆرە تەخشان و بەخشانی پێوە ئەکرێ لە 141 کاتە 41 دلار زەربی 30 ڕۆژی بکە زەربی هەر ڕۆژێک 440,000 بەرمیلی بکە زەربی پاشان ئەو ژمارە دۆلارەی دەرەچێ من لە ماڵەوە حسابم کرد 780 ملیار دینارەکە 780 بۆ موچەی تەواو نزیکەی 900 ملیار پێویستە 120 میلیارەکە بە پێی ژمارەکانی خۆیان داهاتی گومر 150 میلیارە هەر بە پێی ژمارەکانی خۆیان داهاتی باج 6 میلیارە داهاتی ڕسومات 100 میلیارە واتە زۆر زیاتر لە موچە زۆر زیاتر لە موچە پاشان کاکزانە تۆ حکوومەتی حکومت خەڵک مەجبور نییە بە یەک دنیا لێکدانەوەت بۆ بکە بزانێ پارەی موچەت هەیە یان نا ئەگەر پارەی موچەت نییە بۆ حکوومەتی چۆرۆ ماڵەوە بەجێ بێڵە بڕۆ تەسلیمی کەرەوە لە پەرلەمانی کوردستان بەڵام ئاخر لە دوان ئەڵێ ئێمە ئامادەین هاوکاری بەغدا بکەین لە هەر شوێ پێویستیان بە گواستنەوەی ئەزمموی هەرێم بێ بۆ بەغدا کامەزمون بەڕاستیان ئەم ئەزمونە بۆ ئەوە ناشێت لە مێژوو شانەوەکانی داهاتومان بیخوێنن ئەوە ناشیرینە کامەزمون ئەو ئەزمونەی کە مناڵی بەرپرسەکانە کاتە خاوەنی نەخۆشخانە و زانکۆ و ڤێلا و جنسیەی وڵاتان و ئەو ئەزمونەی کە ئەوانی کردوتە خاوەنی ژیانێکی شاهانە و کەسوکاری شەهیدی ئێستا لە خراپترین دۆخا بەجێشتووە تۆ تەماشاکە کاکزانە کە باسی موچەکەین واتە هەمیشە باسی کەسێک ناکەین کە مانگانە ملیۆنیوە موچەی هەیە 2 ملیۆنی هەیە نا باسی کەسێکەکەین مەسەلەن ساڵ 2 ساڵ لەمەوە پێش باوکی لە بەرەکانی جەنگا لە شەڕی دژی داعش شەهید بووە 500,000 هەیە 500,000 هەیە 5-6 مناڵی بەجێ هێشتووە ئەمە نقطەی شەرمەزاریە بۆ حکوومەت و دەسەڵات کە نەتوانی موچەی مناڵی شەهید بدەیت کەسێک ڕۆحی خۆی بەخشی باشترین و جوانترین و شایستەترینی ئینسانەکانی خۆیان بەخشی بەم وڵاتە ئێستا تۆ ناتوانی موچەی بدەیت بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە یعنی لە سەروەستانی ئەوێ ئەمە هەر شتێکە ئێمە لەگەڵی ڕاهاتووین پێت وایە بۆ ئەوەیە میلەتەکە زیاتر ڕام بکرێت بۆ مەسەلە کێشەی سیاسیە ئێوەکو پەرلەمانتارێک بەچی گەیشتون بە حکمی هەر سیستەمەکە لە بنەمایەوە داڕزاوە و ئەم شێوازی بەڕێوەبردنە بەڕاستی کۆتایی هاتووە و بریا میلەت بەیەکەوە لە هەڵبژاردنەکە قەراری کۆتایی خۆی بدا و ئەم شێوازی حکومڕانیە بۆ هەتا بپێچێتەوە لاپەڕەیەکی تازە هەڵبینەوە خەڵکانێک بچن دەسەڵات بگرنە دەست کە ئەمانەتدار بن کە بەرپرسیار بن کە لەگەڵ خەڵک شەفاف بن کە کەینوبینی لەگەڵی بازرگانی نەبێ ئەمانە بازرگان پێت وایە دەستی وڵاتانی قلیمی لە پشت پێ بۆ ئەوەی کارێمی کوردستان لەسەر پێی خۆی نەوەستێت و نتوانێت پارەی موچەی کۆکاتەوە موچەدا بەشکە بەخوا دوژمنمان ناوێ ئەمە کاکزانە ئەوانەی لە ناو خۆیان بە دۆست و نیشتیمان پەروەر و این کورد پەروەرەزانن ئەوانەمان هەبێ ئەمە دوژمنمان ناوێ هەر هیچ ناحەزێکمان ناوێت لە دەرەوە زیانمان پێ بگێنێ لە ناو خۆ تۆ میلەتەکە بنکۆڵ کراوە گەندەڵی ڕەگی هەر شتێک بدا لە هەر شتێک لە ڕەگەوە دەریێنێ ئێستا خەریکە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە ڕەگەوە دەرێنێ لەوە زیاتر کاکزانە داهات هەیە هیچ کارەساتێکی سروشتی ڕووی نەداوە هیچ دۆخێکی خراپ لە ئارادا نییە نەوت بەرزترین نرخی خۆیەتی کەچی تۆ حکوومەتەکەت 2 ساڵ موچەخۆران قەرزارە پلە بەرزکردنەوە ڕاگرتووە 20,000 مامۆستا خۆپشاندانەکە داوای دامەزرانەکە بێکارە زانی چەنە کاکزانە لە کوردستانە ئێستا ڕێژەی بێکاری 600,000 هاوڵاتی بێکارن مانگ بە مانجی زیاد دەکا بەردەوام زیاد دەکا تۆ پرۆژە دەوەستێ ژمارەیە خەڵک بێکارە بن بەردەوام گەنجانە چنە تەمەنی 16 بۆ 22 ساڵی ژمارەیەکی خەڵک داوای کارەکە بۆیە
گەنجان لەناو ئەو ژمارەیە نزیکەی 400,000 گەنجی تەمەن 16 بۆ 24 کە ئەوانە بەڕاستی وەکو بۆمبی تەوقیتکراوان ئینسان کە بێکار بوو واتە یەک پارچە بێتە کێشە ڕۆژێک نییە دوان نییە سیان نییە نەخۆشی گەورەی بەدواوەیە کێشەی کۆمەڵاتی گەورەی بەدواوەیە پاڵنەری زۆر موسیبەتی گەلان بێکاریە اینجا کاکزانە ڕاستە لە سلێمانی ئێستام کێشانش هەن و ئەم کێشانە بە هەموو بەسەر هەموو پارێزگاکانە دابش بووە بۆ نمونە لە سلێمانی پارە لە بانکانیە هەر نەتیجەی گەندەڵیە ڕێژەی بێکاری و هەژاری لە دهۆک زیاترە لە دهۆک هەژارترین پارێزگای کوردستانە بێکارترین پارێزگای کوردستان هەر نەتیجە و بەرهەمی گەندەڵیە بۆیە بەڕاستی ئەم شێوازە حکومڕانیە هەموو میلەت لە هەموو پارێزگاکانەوە باجی داوە و هەمووشمان 2000 قوربانین ئەگەر بێت و وەقفەیەک نەکرد سەبارەت بە گرانبوونی نرخەکان مەسەلەن بنزین گران بۆ ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن تو ئێستا بنزین تێکەیت ڕەنگە چەند سەعاتێکی تر 100 دیناری بێتە سەر 100 دینار بۆ فەقیر بۆ هەژار زۆر بۆ موچە خۆر زۆر گرانتریش نان ئێستا نانەواخانەکان ئەمڕۆ خۆپشاندانیان بوو لاو لێر کردیان لە سلێمانی لە ڕاپەڕین داوایەوەکەن کە ڕێگەیان دە مەسەلەن 6 نامکەن بازار ئەمەشە لەسەر خەڵکی هەژارە نەوت هەروە مەسەلەن بڕۆ بۆ کۆی شتەکانی تر لەو چەند شەوانی پێشتر ئەزمەی زەید بوو ینی ئەمانە لە چیەوە دروست بوو پەیوەندی بە دۆخی جیهانیەوە هەیە ڕێژەیەکی زۆر کەمی لەوە یەک دوو کاڵا پەیوەندی بەوە بێ لە ئۆکرانیاوە هاتووە نەخێر ئەگەر ناغێری ئەوە پەیوەندی بە شتێکی ترەوە هەیە ئێستا من بۆ جەنابی ڕوونەکەمەوە یەکەمیان قۆڕخکاری لە بازار هەردوو حیزبی دەسەڵات ژمارەیە کۆمپانیان هەیە لە برنجتان نەوت بازرگانیەکەن ئێ باشە تۆ ئەگەر حزبێکی دەسەڵات کۆمپانیایەکە هەبێ لە بازارە کەس ناتوانێت کێبڕکێت بکە واتە کاتێک گەڵێن بازار ئازاد بێ ئەبێ بالفعل ئازاد بێ ئەبێ دەستی حیزب و سیاسیەکان لە بازاران نەبێ ئێ لە زاخۆ تاوەکو خانەقین ئەم دوو حیزبە سیاسە دەسەڵاتدارە کۆمپانیان هەیە و بازرگانیەکەن دەستیان خستۆتە بازار لە ڕێگەی ئەو قۆڕخکاریەوە بەشێک لە نرخ گران بوو خاڵێکی ترەوەیە کە سیاسەتی ئیدارەدانی هەرێمی کوردستان با یەک نمونێ بچووکە بۆ بگێڕمەوە یەکێک لەو شتانی گران بوو لەسەر هاوڵاتیان چییە؟ کارەبایە کارەبا لەسەر هاوڵاتی کەی گران کرا سەرەتای ساڵی 2021 وەزارەتی کارەبا ڕێنماییەکی دەرکرد بەپێی ئەو ڕێنماییە نرخی وەحدەی بەکارهێنانی کارەبای زیاد کرد بۆ ماڵان بۆ بازرگانی بۆ پیشەسازی بۆ هەر سێفیەکە من پرسیارم کرد بۆ کارەباتان گران کرد لەسەر خەڵک جەنابی وەزیری کارەبا وەڵامی یامەوە ئەڵێ ئێمە کارەبامان گران نەکردووە ئەی وڵات تەنها جیاوازی نرخی دۆلارمان لە هاوڵاتیان وەرگرتووەتەوە تو ئەمە حکوومەتە حکوومەت لە بری ئەوەی لە بەغدا هێندێ بڕیاریاندا بەهۆی دەستکاریکردنی نرخی دۆلارەوە بە قازانجی خەڵک ئێستاشی لەگەڵ بێ لە بەغدا 13 بڕیاریانداوە بە قازانجی خەڵک بەتایبەت هەژارەکان بەتایبەت ئەوانەی موچەیان مام ناوەندە بەتایبەت ئەوانەی موچەیان جێگیرە و ئاستیشی نزمە وەکو خانەنشینان وەکو فەرمانبەران وەکو مامۆستایان وەکو خاوەن پێداویستە تایبەتەکان وەکو ئەوانەی لە تۆڕی کۆمەڵایەتی تۆمارن کە لە کوردستانە هەر هیچ کەسێک بە عنوانی هەژار پارە وەرناگرێ حکوومەت لە دۆخی لەم جۆرەی کە ئێستا هەیە مەسەلەن دەستکاری نرخی دیناری کردووە بەرامبەر بە دۆلار و نرخێک لە عالەمیا بەرز بۆتەوە بۆ نمونە نەوت بەرز بۆتەوە سوتەمەنی گران بووە بنزین گران بووە حکوومەت لەو کاتانە تەدەخولەکە هاوکاری هاوڵاتیەکانیەکە قەرزیاتێ پشگیریەکە تەدەخولەکە بە جۆرێک لە قازانجی هاوڵاتیان وەک کێبڕکێ بازاڕیش بەهێزترەکە بۆ نمونە باج لەسەر هاوردەکردنی خواردن لە ماوەی 2 مانگ 3 مانگات کەمەکاتەوە یا لایە بێ هەڵیەگرێ بۆی کاریگەری لەسەر نرخەکان دروستکە بە قازانجی شوانە سارەسەرەکرێ باڵە بە بنزین کە لە جیهانە خاڵێکی تر بە تایبەت بە بنزین پێت بڵێم ئێستا وەزیری سامانە سروشتیەکان مانگانە نزیکەی ڕۆژانە نزیکەی 28,000 بەرمیل کە نزیکە 1 ملیۆن لیتر بنزینەکە بە قۆڕخکاری ئەیداتە کۆمپانیای کار بە قۆڕخکاری ئەیداتە دوو کۆمپانیا لە ناو شاری هەولێریشدا بەشیەکە بۆ حکوومەتیشە هی حکوومەتە بەڵە هی وەزارەتی سامانە سروشتیەکانە نەوتی خەڵکی ئەم وڵاتەیە 28,000 بەرمیل بە قۆڕخکاری یاتە کۆمپانیای کار ئەی پاڵێوێ نایدات بە کۆمپانیەکانی تر پاڵاوگەکانی تر بە قۆڕخکاریش بەرهەمەکەی کە بنزینە ئەیاتە دوو کۆمپانیا من پرسیارم کردو تا ئێستا وەڵامیان نەداومەتەوە یەکێک لەو تەوەرانی پرساندم بۆ وەزیری سامانە سروشتیەکان کردو کە ئومێدەوارم سەرۆکی پەرلەمان لەم ڕۆژانە بیخاتە بەرنامەی کارەوە بۆی لێپرسینەوەی لێ بکەین لەسەر ئەو بابەتە و بە قۆڕخکاریش ئەیدا بە دوو کۆمپانیا کۆمپانیەکانی کەی لێ بێ بەشەکە شارەکانی کەی لێ بێ بەشەکە
تەنها ئەو بنزینە لەگەڵ بنزینەکەی عێراق عادیلانە مامەڵی لەگەڵ بکرێ و بەسەر هەموو شار و شارەکانەدا تەکسی و پاسوانە ئەو سەرە درێژە ئەمێنێ وەدا ئەو خەڵکەش با بڵێن ئەوەندە ناچارە بێت پارەی زیاتر بدا بە بنزین خەڵک بە ئاسانی بنزینی دەسەکەوێت بە ڕێژەیەک ئێمە ناڵێن هەر هەموو کەس ئەوەی قەیچەکە سیارێکی پێبایی $20,000 $30,000 $50,000 با بچێ خۆی بەس هاوڵاتیەک ئۆتۆمبیلێکی تەکسی پێەیە ژیانی لەسەر ئۆتۆمبیلەیە تۆ هەموو ڕۆژێک بنزینی لەسەر گرانەکەی هەموو ڕۆژێ بڕێک پارە لە گیرفانی دەرێنی لە قوتی مناڵەکانی کەمەکاتەوە حکوومەت یواتە بەرپرسیارەتی نابێ حکوومەت کاتێ دۆخێکی لەم جۆرە ڕووەدا بەس ئاوا تەماشاکار بێ بڵێن چی نرخی ئەوە نەوتەکە لە ئەی باشە ئەم نەوتە بەرزە بێتەوە لە بازارەکانی جیهانە بۆ ئیلا بێ هاوڵاتی باجەکەی بۆ داهاتەکە زیاد بۆ داهاتەکە زیاد نابێ بۆ ئیلا هاوڵاتیە بێ باجەکە بدا لە ڕێگەی بنزین و لە ڕێگەی نەوت و لە ڕێگەی هەموو ئەوانەی ترەوە کاریگەری لەسەر بازاڕیش نابێ مەسەلەن تەنانەت کاسبێکیش مەسەل ئەو موچەدا بەشکردنە بەڵێ خۆی کێشەی گەورەی کوردستان ئەوەیە کاگزانە هیچ جێرخانێکی ئابووری نییە و ئابوووریەکەی ئەوەندە لاوازە بە کەمترین ڕەشەبا ئەکەوێ هەر نەک ماندوو ئەبێ و هیلاکە بێ و ئەشێوێ هەر ئەکەوێ ئەسڵان خوا نەخواستە ئێستا کارەساتێکی سروشتی ڕووبدا نەوت بگەڕێتەوە بۆ $40 $20 بۆ نمونە یاخود دەواازەیەکی گومرگی دابخرێ ئەمانەدا ئەسڵان ژیانی هاوڵاتی لە کوردستانە ئەچێتە قۆناغی کولەمەرگیەوە کە ئێستا نزیکە لەو بۆیە ئێمە لەبەرەوەی هیچ کەرتێکمان لە بواری ئابووریە ئاوەدان نییە لەبەرەوەی بەڕێزت ئەندامی ژنی دارایی بوو بۆ مامۆستا منەوە پرسیارە بکەم لەبەرەوەی لە کۆمەڵی دادگەریت بەو شێوەیە ڕەخنە ئەگری یاخود حەقیقەتە خۆزگە یعنی من دەرفەتی قسەکردنم لەمانە بووە تا ڕەخنەی سیاسی بگرم خۆزگە ئێستا حکوومەتێکی تەندروست بێ داهاتەکان دیار بن بگەڕێنەوە خەزێنەی گشتی تاوکو کێبڕکیان بکەین لەگەڵەوەی کە فیکرەی باشتر بۆی پرۆژەی باشتر بۆ ئاوادانکردنەوەی وڵات نا ئێستا ئێمە دەرفەتی ئەومان نییە هەر فریاگەین بڵین کاکە مەی بزن بڵین کاکە قۆرەخکاری مەکەن بڵین کاکە قاچاقچێتی مەکەن بڵین کاکە ئەم داهاتانە بگەڕێنەوە خەزێنی گشتی ئەم کۆمپانیایانەتان کۆتایی پێبێنن کە بوونەتە زەرو خوێنی میلەتەمژن هەر فریایەوەکەوین نا ڕەخنەکان ئێمە واقعین ڕاستن یاساین و ئەسڵان پشت ئەستونن بە دۆکیومنت و لەسەر بن ئەم ڕەخنانە وەزیری سامانە سروشتەکان پرساندن بۆکەین و ڕێژەیەکی تر پرساندنیشمان لەبەردەست ئایشەڵا لە ڕۆژانیدا ئینشاءڵڵا پەرلەمان ئەتوانێت چ ڕۆڵێک ببینی لەم دۆخەیە یاخود هەموو شتێک بێ دەسەڵات کراوە بەمە بەس پەرلەمان زۆرینەیەکی پەرلەمانی پەکی خستووە و دەسەڵات ناوێ پەرلەمانێکی بێت چاودێری بکە و چەند پەرلەمان تارێک بەکاری خۆمان هەڵەسین بەڵام بەڕاستی ئەوە نییە کە زاخاوی دڵی خەڵک بدا و حکوومەت ڕاگرێ و لێپرسینەوەی ڕاستەقینەی لێ بکە کاتێکگەینە سەر لێپرسینەوەی ڕاستەقینە ژمارەمان لە 111ەوە کە مەفروض وایە پەرلەمان هەمویان بە یەک دەست بە یەک دەنگ چاودێری کاری حکوومەتکە لێپرسینەوە بکات لەسەر هەر هەڵە و سەرپێچیەک و ئەمە تەنانەت ئەو فراکسیۆنانەی سەر بەدەسەڵاتیشن دەست بۆ ئەم بابەتانە ئەبن بۆی حکوومەتەکەیان ڕاستکەنەوە چکە لە بنەمای ئەگەر حکوومەتێکی باش بێ حیزبەکە سەربەرزە بێ پێی بۆیە لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە کاتێک وەزیرێک لە هێڵە گشتیەکان دەرەچێت لە یاسا دەرەچێت لە سیستەم دەرەچێت ئەکرێ فراکسیۆنەکانی دەسەڵات محاسبەیکەین بەڵام بەداخەوە لە پەرلەمانی کوردستانە ژمارەمان لە کاتی لێپرسینەوەی جدیا لە 111ەوە بێتەوە بۆ 16 بۆ 20 لە باشترین حاڵەتا لە 23 تێناپەڕێ 23دام پەرلەمانیش ناتوانین متمانی لە وەزیر پێوەرگرینەوە لە کابینەکەش پێوەرگرینەوە کە خەڵک چاوەڕوانی ئەمەیە باشە بڕیارەکەی دادگای فیدراڵی پێدوایە سەرەتایەکی سیاسیە یەخود تەواو حکوومەتی عێراقی بڕیاریدا خۆی هەڵەی گەورە ئەوەیە بێت ئەوانەی لە دەسەڵاتن بەڕاستی لەسەر ئەو عینادی و کە لە ڕقیان بەردەوام بن بێن مناقەشەوە بکەن ئەم بڕیارە سیاسیە نایاساییە و دەستوری نییە و لێکدانەوەی دەستورە و دەستوریان نووسیوەتەوە تعدیل کردووە جارێکی تر هەڵەی گەورە ئەمەیە کاکزانە ئەمە دادی هیچ کەس نادا لە کوردستانە نەدەسەڵات نەبووە میلەتیش خێر و خۆشیە قسەی ڕاست ئەوەیە بڕیاری دادگای فیدراڵی هەرچی بێ دەستوری بە یاد نادەستوری بڕیاری کۆتاییە و ئەم بڕیارە لە مەحفەلە نێودەوڵەتیەکان لای وڵاتان لای کۆمپانیاکان بەڵە بڕیاری یەکلاکەرەوەی قسەی کۆتاییە و سبەینێ حکوومەت لەگەڵ هەر کۆمپانیایەک و هەر وڵاتێکە و لەگەڵ عێراقا بچێتە ناو تحکیمێکی دەولیەوە فەڕەنسا بێ هەر وڵاتێکی تر بێت لە هەر وڵاتێکی تر هەڵبژێرێت
هەرێمی کوردستان تایە دۆڕاوە چونکە خەڵک تەماشای بڕیاری محکەمەی دەستوریەکە نەوەکو تەماشای بڕیاری حیزبەکانی دەسەڵات کە بزانێت لە کوردستان چیان پێخۆشە عێراق وڵاتە ئێمە حەزمانە کە هەرێمی کوردستان دەوڵەت بێ و سیستەمێکی باشمان هەبێ یاسا سەروەر بێ دادگا بێلایەن بێ و حیزبەکان دەسەڵاتیان بەسەر دادگاکانانشکێ پەرلەمانی بەڵام ئەمە واقعەکەیە کە بەم جۆرەیە کە بەداخەوە دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ بوویەوەی لاوازی هەرێم بۆیە لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی هەرێمی کوردستان لە دوو ڕێگە زیاتری لە بەردەست نییە یان ڕێگەیەک ئەبێتەوەی ڕزگارکردن بەهانەوەچوونی خەڵکی کوردستان یان ڕێگەیەک نەخێر کوردستانە خاتە ناو چاڵێکی تاریک کە هاتنەوەی ئەستەمە دوسێت جار بینیم تەلەفۆنت بۆ دێنەوە خەڵکە یان زۆر هاوڵاتیان زۆر مەشاکیل و بارودۆخی ئابووری و کێشە و گرە بەردەوام پرسیار لەبارەی موچە لەبارەی موچە لەبارەی ژیانیان لەبارەی هەژاریان لەبارەی نەخۆشەکانیان چ شتێک هەیە لە کوردستانە ئێستا کێشە نەبێ کاکزانە باشە مامۆستا چ داهاتێکە ئاوا ڕۆژانە دێتەوە خوبە داهاتی زەریبە و کارەبا و مرور و گومرگ پارە نادرێت بۆ بە ڕۆژ پارە ئەنی موچە درێت بۆ هەفتەیەک سەقفێکی زەمەنی دانان ئەو وابەستەی سیاسەتە بەڕاستی ناکۆکیە سیاسیەکان بەداخەوە ڕنگدانەوەی هەیە لەوەی خەڵک برسی بکرێت خەڵک بۆتە قوربانی سیاسەتی ناڕەوای هەردوو حیزبی دەسەڵات لە حکوومەتە بێگومان وایە بێگومان ئەو قسەی جەنابەت وایە خۆ دینار پارە کۆ ناکرێتەوە لانی کەم بەلای کەمەوە بەلای هەر بە پێی زانیاریەکانی خۆشیان کە من پێم وایە زیاترە 600 میلیارد دینار بەیەکەوە یێتەوە بۆ خەزانەی گشتی وتپای وەزارەتی فلان و شەهیدان ئێستا ئەتوانن بەو داهاتانی لە بەردەستیانان لە سان 90 وەزارەتەکان موچە بدەن دابەشی بکەن برسیکردنی خەڵکە باشە بڕیارەکەی دادگای فیدراڵی لێکەوتەی ئەبێ لە داهاتوە دوو ڕێگەی هەیە ڕێگەیەکی خێر و خۆشی کە ئەگەر دەسەڵات هەڵی بژێرێ ڕێگەیەکی تاریک و ئاراستەکردنی هەرێمی کوردستان بەرەو دووڕیانێک کە ئیتر گەڕانەوەی نییە لە ڕێگە ڕۆشنەکە ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات لەگەڵ بەغدا بکەونە گفتوگۆ بۆ ئەوەی ئەم نەوتە بەڵە لە چوارچێوی باشە من پرسیارێک ئەگەر نەوت لە ژێردەستی خۆمانایە و لە ژێردەستی ئیرادەی هەرێمی کوردستان ناوەیە و بالفعل مڵکی خەڵکی کوردستانە بۆچی تورکیا زیاتر ئیسفادەی لێ بکە هەر بەپێی مەنتیقیش یعنی بەغدا ئیسفادەی لێ بکە لەگەڵ تورکیا بۆ ئێمە فەرقی چییە ئەگەر ئیسفادەی لێ بکە ئەگەر قەرار بێ ینی بەغدا باشترە ئێمە نازمان زیاتریان لەسەر بێ و زیاتر ئەتوانین داوای مافەکانمان بکەین هیچ نەبێت لە چوارچەوەی دەستورە وەک چۆن بەغدا ئەرکی هەیە مافیشی هەیە ئێمەش هەر وەک چۆن ئەرک و پابەندیمان هەرێمی کوردستان مافیشمان هەیە بۆیە ڕێگەی ڕاستەوەیە لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان بکەوێتە گفتوگۆ لە چوارچەوەی بڕیاری دادگای فیدراڵیە بۆ ئەوەی وەزارەتی نەوتی عێراقی چاودێر بێ ئاگادار بێ و لە دۆسیەی نەوتە بیگونجێنێ لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵیە و لە ڕێگەی بەغداشەوە بفرۆشتێ باشترە کاگزانە بۆچی باشترە چونکە لە 7 ساڵی ڕابردووە دەرکەوت لە ڕێگەی هەرێمی کوردستان ئەومە بەرهەمەکەیەتی داهاتەکەی لە 140ەکە هەرە و نەوتەی بۆری هەرێمی کوردستانی نەوتی هەرێمی کوردستانی پێفرۆشتێ هەرە و بۆریە بۆ نەوتی کەرکووکی پێفرۆشتێ داهاتێکی زیاتری ئەگەڕێتەوە ئەڵێن بە 3 دلار بۆ ئەوان ئێمە بە 7 دلار بەڵە یعنی ئەوە فەرقەکە زۆر ڕوونە داهاتی بەرمیلێک نەوت لە بەغدا چەند ئەگەڕێتەوە داهاتی بەرمیلێک نەوت لە کوردستان چەند ئەگەڕێتەوە پاشان حکوومەتی بەغدا دەسەڵاتی دەستوری هەیە بۆ علاقاتی دەرەوە و ئەتوانێت لەگەڵ وڵاتانی کۆ کۆمپانیەکانیان لە کوردستان گرێبەستیان هەیە بە جۆرێک تمۆحیان باتێ ئێمە لەو گرێبەستە خراپانە ڕزگارمان بێ و ئەکرێ بەغدا وەکو دەرفەتێک تەماشا بکەین کاکزانە لە 2023 تا 2013 بگەڕێنەوە بۆ قۆناغە بۆ خراپە قسەیەکێ مەسەلە زۆر جار مەسەلەی نەتەوایەتی و کوردایەتی و ئەڵە دەگەڕێمە داهاتەکانمان تەسلیمی بەغداکەینە وەختە برسیمانەکە و بەغدا برسیمانە بەعکسەوە لوتکەی کورتپەروەری ئەوەیە کە ئێستا تۆ بچی دینارێک لە هەر شوێنێگەیە پێیەکێ بۆ میلەتەکەت لوتکەی کورتپەروەری ئەوەیە کە تۆ نێڵی نەخۆشخانەکە خوێتمێگانت دابکرێن لوتکەی کورتپەروەری ئەوەیە کە بێنی پارە بکەیتە گیرفانی پێشمەرگەتەوە مناڵی پێشمەرگەوە لوتکەی کورتپەروەری ئەوەیە بچی ئاوی خواردنەوە بۆ چەمچەماڵ و دەربەنی خان دابینکەی لوتکەی کورتپەروەری ئەوەیە ئێستا 250 برینداری چەکی کیمیاوی هەیانە حاڵەتی زۆر خەتەرە پارەی بیتێ بۆی تەرخان کە بینێر بۆ وڵاتان بۆ ئەڵمانیا بۆ وڵاتانی تر بۆی چارەسەر وەرگرن کورتپەروەری قسە و ئیدعای زل نییە کورتپەروەری خۆ دەوڵەمەندکردن و میلەت برسیکردن نییە
بەڕاستی کاکزانە بەداخەوە ئەم میلەتە 10 ساڵی سەرەتا بە زۆر شتی لەگەڵ ڕێز و حرمەتەوە بۆ بەڕێز و بینەران درۆینە هەڵخەڵەتێنرا ئیتر کاتی ئەوەیە خەڵک بەرژەوەندی خۆی تێبگا ئەم شێوازی حکومڕانیە خۆیان دەوڵەمەند کرد خەڵکیان هەژار کرد خۆیان بەهێز کرد وڵاتەکان لاواز کرد مەسەلەن بینەرێک سەیری ئەماکات ئەم دۆخی کوردستانە ئەم نیعمەتانەی خوای گەورە بەو پارچە بچووکەی جیهانی بەخشیوە هی ئەوێ ئێمە هەر ڕەشبین ئەگەر بێت و ئیدارەیەک خۆڕەشقکردنەوەیەک خۆڕێخستنەوەیەک بێت مەسەلەن ژیان وزەران خراپە بێت خەڵک خراپ بێ خۆ خەڵک ئێستا تۆڕایی خەڵک لە چیایە لەوایە کە هەرێمی کوردستان هەرێمێکە خوای گەورە نازوو نیعمەتی پێبەخشیوە نەوتی پێبەخشیوی غازی پێبەخشیوی بەتایبەت غازەکان کە ئێستا یەکێک لە یعنی کێشە گەورەکان بۆ هەرێمی کوردستان خەریکە لێمەناڵێ کێشەی غازە کە بەداخەوە کە ئەویش بکەوێتە دەست هەمان گرێبەست و هەمان شێوازی بەڕێوەبردننی نەوت هەمان چارەنووسیە بێ وڵاتان و کۆمپانیا بێگانەکان و کۆمپانیای ناوخۆی سوودی لێوەرەگرن و خێر و خۆشەکەی ناگا بە خەڵکی کوردستان سەرنجی کۆتایی مامۆسا سەرنجی کۆتاییم ئەوەیە کە دەرفەت هەیە هێشتا دەرفەت هەیە هەرێمی کوردستان لەم دۆخە خراپە ئابوووریەدارە یە ڕزگار بکرێت ئەگەر دەسەڵات بیەوێ و ئەگەر بێت و دەسەڵات لەم شێوازی کە لە ڕقیە لەم شێوازی گەندەڵی و پۆخڵەواتیە لەم ناشەفافیە بەردەوام بێ بەڕاستی سەری خۆشیان و میلەتەکەش و هەرێمەکەشمانە خۆن کە من ئومێدەوارم وانە بێ و کە من ئومێدەوارم میلەت گوشیار بێتەوە لەوە زیاتر بێدەنگ نەبێ ڕێگە نەدا گروپێک لە ناو دەسەڵاتە یاری بە چارەنووسی میلەتە بکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر گوڵپێن دابینیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان سپاس بینەرانی خۆشەویست بە پێی زانیاریەکانیش هەرچەندە بڕیار بوو کە موچە بە خێراتر دابشکرێ بەڵام سبەی وەکەوەی کە وەزارەتی دارایی ڕاگەاندووە موچەی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دابش بکرێەوە وا بڕیارە ئەگەر بەهۆی پشوەکە نەبێ هەفتا و هەشتا دووشەمە دابش بکرێ و ڕۆژانی داهاتوو تاگاتە پێشەمە تا نزیک بە وەزارەتی پەروەردە بڕات. ئێمە گفتوگۆمان کرد بە هیوای ئەوەین کە ئەمانە هۆکار بێ بۆ ڕێخستنەوەی دارایی هەرێمی کوردستان و ئێوەش بە گەشتبینیەوە سەیری ئایندەی ژیانی خۆتان بکەن. ئێمە لێرە پانۆرامامان کۆتای پێنا تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین.